بسم الله الرحمن الرحیم. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە خوای گەورە دەرفەتی داین کە بگەین و خزمەتان لە درێژەی بەرنامەکانی ڕۆشنایی. ئەم بەرنمەیەمان ئەڵقەی چلەمە لە خزمەتی جەنابی مامۆستا عەلی باپیرداین زانا و بیرمەند. جەنابی مامۆستا یاخوا بەخێر بێی. زۆر سپاس، ئێوەش بەخێر بێن مامۆستا محەممەد جەمیل. مامۆستا گیان، لە ئەڵقەی ڕابردوو بەشێکی باشمان لە پابەندی بە قورئان و سوننەتەوە باس کرد. ئەم ئەڵقەیە درێژە و بۆ بابەتە دەدەین. سەرەتای ئەڵقەکە دەمەوێت لە کۆتایی ئەڵقەی ڕابردوودا بابەتەکەی پرسیارێکی تکە بکەم. بەوەش زۆر جار هەم زێدەڕۆیی هەم کەم تەرخەمی لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبینین. ئەمە کاریگەری چەند دەبێت لە پابەندبوون بە قورئانەوە؟ مەبەستت لە کەم تەرخەمی چییە؟ زۆر جار کەم تەرخەمی هەم زێدەڕەوەی لە سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەبینین کە ئەم بابەتە هەبوو چەندە کاریگەری دەبێت لەسەر پابەندی بە قورئان. الحمد لله رب العالمين وصلوات الله وسلامه وبركاته على جميع الأنبياء والمرسلين، خصوصا سيدهم وأفضلهم وإمامهم محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. حالتي كم ترخمي وزيد الرؤي لبواري ما والله كردن لقال ربازي في غنبردا صلى الله عليه وسلم دەبێت تۆ دەژی ڕوونکەینەوە مەبەستمان پێی چییە. کەم تەرخەمی ئەوەیە کە ئێمە بێنین سونەت و ڕێبازی پێغەمبەر سۆس نادیدە بگرین، یاخود وا خەیاڵ بکەین کە قورئان هیچی نەهێشتۆتەوە بە واتایە کە ئێمە بێنیاز دەکات لە شوێن کەوتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و گرتنی ڕێبازەکەی. ئەمە کەم تەرخەمیە بەرامبەر بە سونەت. زێدە ڕۆیش ئەوەیە کە تۆ بێنی سونەت و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەوەی کە خوا بۆی داناوە، لەو پێگەی خوا بۆی داناوە بەرزتری بکەیەوە، چی بهێنی هاو ئاستی قورئانی بکەی، چی بیخێ سەروی قورئانیشەوە. ئەوە زێدە ڕۆیە کە هەردووچیان هەن. من لە نامیلکەی قورئان و سونەت وەکو ڕوح و جەسەد تێکەڵکێشن باسم کردووە. بەنسبەت یەکەمیانەوە لە ئەڵقەی پێشوودا باسمان کرد کە بەنسبەت کەم تەرخەمی بەرامبەر بە سونەت کە تۆ بێنی پێت وا بێ قورئان وار لێ دەکە هیچ پێویست بە شوێنکەوتنی پێغەمبەر نەبێ عەلەیهی سەڵات وەسەلام و گرتنی ڕێبازەکەی نەبێ، کە ئەمە بۆ خۆی هەر پێشەوانەی قورئانە کە قورئان خۆی فەرمانمان پێ دەکا، دەفەرمێ بەدوای پێغەمبەر بکەون صلی الله عليه وسلم، هەرچی ئەو پێتان دەدا لێ وەربگرن، وما ئەتاکم الرەسوول فەخودوه وما نهاکم عنه فانتهوا، و هەر ئەو پێمان دەفەرمێ هەر کەسێک فەرمانبەری بۆ پێغەمبەر بکە صلی الله عليه وسلم، فەرمانبەری بۆ خوا کردووە، من یطیع الرەسوول فقد أطاع الله، کەواتە هەر کەسێک سەرپێچی لە پێغەمبەریش پێ صلی الله عليه وسلم سەرپێچی لە فەرمانی خوا کردووە، وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە فەرمایش تێدا کە لە صەحیح بوخاری مسلمدا تۆ دەفەرمێ من أطاعني فقد أطاع الله ومن عصاني فقد عصى الله ومن أطاع أميري فقد أطاعني ومن عصى أميري فقد عصاني. هەر هەمووی هەر کەسێ فەرمانبەری من بکە فەرمانبەری خوای کردووە، هەر کەسێ سەرپێچی لە من بکە سەرپێچی لە فەرمانی خوا کردووە، چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هیچ شتێکی لە هەوای خۆیەوە لە میزاجی خۆیەوە نەفەرمووە، لە ژیرفانی خۆی دەرنێناوە. هەروە هەر کەسێ بە قسەی کەسێ بکە کە من دەیکەمە فەرماندە بەسەرتانەوە بە قسەی منی کردووە، کەسێک سەرپێچی لەو بکە سەرپێچی لە من کردووە. کەواتە کەم تەرخەمی بەرامبەر بە سونەت و ڕێبازی پێغەمبەر سڵ کەم تەرخەمی بەرامبەر بە قورئانیش، معنە تۆ بە قسەی ئەو کەسە بە قسەی قورئانیشی نەکردووە. ئەوە یەک. زێدەڕۆیش لە مامەڵە لەگەڵ سونەتدا ئەوەی کە تۆ بێنی بڵێ قورئان و سونەت وەکو یەکن، کە وەکو گوتم ئەو مەشرەبێکی دیاریکراوی نیە موسڵمانان هەیە کە یان لە قورئاندا کۆڵەوارن یان زۆر ڕیوایەت و شت دێنن کە هێندێکی ڕەنگە لەگەڵ قورئاندا تێک بژیرێ بۆ ئەوەی هێندێک لە شتەکان بۆ خۆیان پاساو بدەنەوە کاکە جاوا سونەتی لەسەرە، دەقی سونەتی لەسەرە. بەتایبەت لە بواری عەقیدە و لە بواری هێندێک سیفەتی خەبەری هێندێک لەو شتانە کە نەخێر. سونەت واتە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوشان و هاواسی قورئان نییە. بۆ من لەو کتێبانە کە ئاماژەم پێدا چەند جیاوازیەکم باس کردووە، هیچێک لەوانە قورئان هەم بە تەواتر بێمە گەیشتووە،
تەواتر واتە کۆمەڵێکی زۆر لە پێغەمبەر سڵ نەقلیان کردووە تا گەیشتۆتە ئێمە هیچ دوودڵیمان نییە مسلمانان لەسەر نەک لەسەر سوورەتێک قورئان 114 سوورەتە بەڵکو لەسەر وشەیەک لەسەر ئاەتێکی کە 6636 ئاەتە لەسەر وشەیەکی کە 78430 وشەیە لەسەر پیتێکی قورئانیش کە 321180 پیتە مسلمانە کێشەیان نییە بەڵام لە بواری سنەتدا مسلمانە لەسەر چەند حەدیثان کێشەیان هەیە هەندێک لەو شتانی کە بوخاری هێناونی موسلیم هێناونی خاوەنانی سونەن واتە هەر چوار سونەنی نەسائی و ئەبوو داود و تیرمذی و ئیبن ماجە شجای مسنەدی ئیمام ئەحمەد و ئەوانی دیکە کێشەی زۆر هەیە وەزانایانی فەرمودەناس فەرمایشتەکانی پێغمبەری عەلەیهی سەڵات وسەلام پۆلێن کردووە ئەوە زۆر گرنگە قورئان هەموو یەک پلێ بە قەطعی یەقینمان هەیە ئەو ئاەتە بەو شێوەیە کە خوا بە جیبریلدا بۆ پێغەمبەری ناردووە عەلەیهی سەڵات وسەلام ئەوی بە هاوڵانی گەاند ئاوە لە بەردەستی ئێمەدایە کۆ کراوەتەوە تەوثیق کراوە دی کۆمنت کراوەکو من لە کتێبی قورئانی مەزن لە 90 وەردا و با لە خزمەت قورئاندا بین باسم کردووە کە ئێستا قورئانی مەزن لە 90 وەردا کردومە بە پێشەکی گشتی هەموو تەفسیرەکەم لە چاپی دووەمیدا خوا پشتیوان دەکرێتە بەرجی یەکەمەوە زانانی ئیسلام سونەتیان پۆلێن کردووە بەرزترین پلەی توانە متەواتیرە کە ئەڵبەتە ئەوە کەمە هەندێک هەر دەڵێن هیچ حەدیثێکی متەواتیرمان هەرنی هەندێک دەڵێن چوارن شەشن دەن گرنگی مشتۆمڕە هەیە لەو بارەوە لە دوای ئەوە صحیح بە سەنەدێکی صحیح بە ئێمە گەیشتووە کەەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویت لە دوای ئەوە حەسەن چاک لە دوای ئەوە ئەمجا ضەعیف بێهێز ئەوە هەمووی لە نێو بازنەی سونەتایە وەکوم لەو کتێبەی کە ئاماژەم پێدا ڕێبازی پێغەمبەر سەڵام بە تەفسیل باسم کردو لە دوای ئەوە شتی ینی دەقی زۆریشیان ڕەفز کردوون ناوێن لە ناون الأحاديث الموضوعة اللآلئ المصنوعة في الأحاديث الموضوعة هەروەها کۆمەڵی کتێب لەو بارەوە هەن کۆمەڵی کتێب هەن یان لەو بارەوە کە تەرخان کراون بۆ سەرژمێرکردنی ئەو دەقانەی بە ناوی پێغەمبەر صلی الله علیه وسلم هاتوون بەڵام هی ئەو نین من سلسلة الأحاديث الصحيحة الألباني ملاية سلسلة الأحاديث الصحيحة دبرقة سلسلة الأحاديث الضعيفة والموضوعة بيزبرقة دوهين دەبیە کەواتە چۆن دەگونجێ بڵێ سنەت لەگەڵ قورئاندا تەرازویە لە ڕووی تەوثیق و ڕیوایەت و گەیشتنی بە ئێمە وانە لە ڕووی نێوەڕۆکی شۆوانە سنەت ناسیخ و منسوخی تێدایە قورئان هەمووی یەک پلەیە کتاب ئوحکمت ئایاته هەمووی محکەمە ئەوەی کە لە هەندێک کتێباندا باس کراوە فڵان ئاەتە مەنسوخ و فڵان ئاەتە مەنسوخیوان نییە من لەو کتێبەی ئاماژەم پێدا قورئانی مەزن لە 90 وەردا کە کردمە بە پێشەکی تەفسیرەکە باسێکی مفەسەڵم لەو بارەوە کردووە و وەکو کتێبێکی سەربەخۆشە ئێستا لە ژێر چاپە هیچ ئاەتێکی مەنسوخ لە قورئاندا نییە و باسم کردو هەموو ئەو ئاەتانی باسییان کراوە کە هەندێک دەڵێن 20 هەندێک دەڵێن 5 هەندێک دەڵێن 6 هەندێک گوتویانە 200 هەندێک توانە دەرەخست و هیچی وان نییە بەڵام سنەت پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە خۆی فەرموویەتی كنت نهيتكم عن زيارة القبور ألا فزوروها وكنت نهيتكم عن ادخار لحوم الأضاحي فكلوا وادخروا ونهيم لێ کردبوون کە لە دەفرەکاندا ئەو دەفرانی کاتی خۆ شەرابیان تێدا هەڵگرتوون یا خواردوونەوە بەکاریان بێنن فإن الظروف لا تحرم ولا تحلل شيئا کەواتەوە ئەوم لابرد سێ حکمی خۆی لای بردوون بەڵام قورئان وشەی نەسەخ بە سەرزمانی پێغەمبەردا نەهاتووە عەلەیهی سەڵات وسەلام بۆ قورئان جگە لەو ئاەتانەی کە وشەی نەسخیان تێدا هەیە ما نەنسەخ من ئاەتین وشەی نەسخ بە سەرزمانی پێغەمبەردا نەهاتووە عەلەیهی سەڵات وسەلام لە 17 سەرچاوەی سنەتدا
الكتب الستة بخاري مسلم والترمذي والنسائي وابن أبو داود وابن ماجه وحفظ سرچاوي سنة وشيء نسخ بس زماني بيغمبر داناتو عليه الصلاة والسلام ما بستم كواتا ناقول زي بلي قرآن سنة هاو آسن نلا لروي الروايات يعني نلا لروي سند يعني نلا لروي نيوروشي شانوا ودواي هدي كسن كأصلا سنة زال كان بس القرآن ده يعني من بيني وما كتابي أو مشربي دياري كراو السنة قاضية على القرآن السنة حكم ده بس القرآن ده وبأدبي شيء زوج أوريه يعني شيء بيغمبر عليه الصلاة والسلام خاش تيجي في بيغمبر صلى الله عليه وسلم حكم سر ده اشتباه هي أو الرأي وكو قسكي يتشك لزاناني حنا في مذهبك الكرخي مشهورة كذا ليه هر آية حديثك لقل قسيش أبو حنيفة نقول جاء يا آية حديثك منسوخين يعني بالتأويل بكرين تأوراد يعني قصي بشري شي كردو بقاضي بس القرآن والسنة ده كتبيني ديسان سنة كي بس بقاضي بس القرآن ده آخر يعني شيء خو بيغمبر صلى الله عليه وسلم وما على الرسول إلا البلاغ أو بس جاندري لسربوه رونكرنا ويلا سربوه بوي أوش زيادة الرؤية أما خطي وراستو هاوسنج أويك قرآن وكو خوي تماشا بكين سنتي بيغمبر وربازي بيغمبر صلى خوي تماشا بكين كالربازي بيغمبر بريتي لرون كرنوي القرآن لرو كرديه كيوا وشون تطبيق ذكره بزي ذكره وهرجيز بيغمبر إخوة عليه الصلاة والسلام شتيشي نفرموا لقى القرآن ده دش بوسته ابن تيمية رحمة إخوة إليه بالكتابي درء التعارض بين العقل والنقل كما لو كتبانك أما جنب هذا دقيق سكيب هنا ولا بركيب هنا لبرجي دودا ضلي همو دنيا راوكي سنتي شي بيغمبر دقيق سنة نابي لقى القرآن ده دش بوسته همو دنيا راوكا أجتيك جيرا يارا يا لا آتك حالي نبو كابرا ياخذ دقيقة سنة سنة تاونيا أما تيجيشنيش راس دروس هرجيز بيغمبر صوت ستيشي نفرمو شو شتي بعد فلوق القرآن ده دز بوسته كبو خوي هاتو قرآن ما بيبقيني وفرمايش إخوات لقدر خوايا يعني يو خلقه بيم سيرة وارزان خواي تعالى يعني ترى يعني وكو بشر يقدر تماشى يعني كربي هذا خوايا سبحانه وتعالى فرمايش إخوة لقدر خوايا فرمايش إخوة حق مطلقة وتمت كلمة ربك صدقا وعدلا واخوة سبحانه وتعالى مطلقة رهاية فرمايش كان شيوا بيغمبر عليه الصلاة والسلام لقدر خوي بلي هيش تيجي بناي خوا ونفر بصدا صدوانا به بلام ديسان اوي بإما جيشتوا زاري خو اصلا لري تدوين سنته بيغمبر عليه الصلاة والسلام لصحيح بخاري مسلم داته فرميت لا تكتبوا عني ومن كتب عني شيئا فليمحوه هيش هي حديث كاني من منوسن فرمايش كاني من منوسن هيك شيء نسيبه بيسرتوا بۆ خۆی نەیهێشتووە چوار خەلیفە ڕاشیدەکان نەیان کردووە ئەو بەکر بەتەما بوو دوایی سووتاندنی عومەر بەتەما بوو دوایی پەشیمان بۆ وتینا خاوەن کتێبەکان دەبینم لەبەرەوەی کە شەرح و تەفسیری زاناکانیان خستۆتە نێو کتێبی خوا سەریان لێ شێواوە بە خەڵک بە غەیری قورئان و مەشغوڵ نەکرێ هەتا ساڵی سەدەمی کۆچی لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیزە دوای ئەوەی تەواو دڵنیا بوون قورئان جێی خۆی گرتووە مەساحیف لە بەردەستی خەڵکدا هەنجە ئەمجا هەڵسان بە کۆکردنەوەی دەقەکانی سنت هەڵبەتە لە سەدەمی پێغەمبەر سڵ کەسانێک هەبوون بۆ خۆیان وەکو ئیجتیهادی شەخسی نووسیوانێتەوە بەڵام بەڕەسمی قورئان سنت تەدوین نەکراوە تا ساڵی سەدەمی کۆچی بەڵێ هەر بۆ زانیاری مامەسە لە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە نێوان کەمتەرخەمی و زێدەڕوویدا لەوێشدا ئەم بابەتت بە تەواوی باشی ڕوون کردوتەوە ڕاستە جا ئەو کتێبەکەی دیکە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێناسەی پێویستی و گرنگی چاپی دووەمی ئەو کتێبەی دیکە باست کرد بەڵام جەنابی مامۆستای لە مەوسوعەی ڕەوشت و ئاکاری ئیسلامی لە بەڕۆشنایی قورئان و سونەتدا لەوێدا بێژەیەک تێناوە کە حەز دەکەم ڕۆشنایی بخێ سەر کە دەقەکەی وەک خۆی بەم شێوەیە دەڵێ سیفەتێکی دیکەی پەسەندی مامەڵەکردن لەگەڵ خوا مرۆڤ بە جیددی دەست بە کتێبی خواوە بگرێ دیڕاسەی بکە متاڵای بکە تێی بگە پاشان بە پێی ڕێنمایی و ئاڕاستەکانی بەڕێوە بچێ کە ئەومان کرد ئینجا پابەندی تەواو دەبێن بە قورئان بەڵێ ڕاستە ئەوە لە سیاقی ئەوەدایە بێتەوە یادم مامەڵەکردن لەگەڵ خوادا و لەگەڵ پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام و لەگەڵ قورئاندا جا لە مامەڵەکردن لە خزمەت خوادا چۆن مامەڵی لەگەڵدا بکەین یەکێکیان ئەوەیە کە
کتێبی خوا سبحانه وتعالى کە بۆ پێغەمبەری خاتەمی دابەزاندووە صلى الله عليه وسلم بۆچی هاتووە كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب کتێبێکی بە پێزە دامان بەزاندووە تاکو لە ئاەتەکانی و ڕامێنن و بۆی خاوەن عەقڵان پەندی لێوەربگرن کەواتە ئێمە مولزەم کراوین پابەند کراوین دەبێ قورئان بخوێنین گوێ بۆ بگرین لێی تێبگەین تێوە ڕامێنین لێی هەڵهێنجین و دوای ئەوە بە بەرچاو ڕۆشنی و بە تێگەیشتنەوە بە لێ حاڵی بوون و شوێنی بکەوین بەبێ ئەوە ئەتۆ ناتوانانی مامەڵێکی ڕاست و دروست لە خزمەت خوای پەروەردگاردا بکەیت بۆیە هەروە دیسان ئەوەش دیسان وەکو چۆن بانگەشەکردن بۆی کێمە بە دوای قورئان و سونەت دەکەوین ئەگە کردەوەی لەگەڵدانێ بە هیچ نییە بانگەشەکردنەوەش کە من خوای پەروەردگارم زۆر خۆش دەوێت خوای پەروەردگار زۆر خۆش دەوێت بەڵێ یخوا کتێبی بۆ دابەزاندووی لەوەرە لە کتێبەکەی تێبگە خوا سبحانه وتعالى وەکو لەو کتێبانەی کە ئاماژەم پێدا بە 40 وەسف زیاتر وەسفی قورئانی کردووە بە نور وەسفی کردووە بە عیلم وەسفی کردووە بە چی وەسفی کردووە بە چی وەسفی کردووە باش وەرە ئەو کتێبە لێ بەهرەمەند بە بە مبارەک وەسفی کردووە بە کەریم وەسفی کردووە بە وەرە ئەو قورئانە لێ تێبگە لێ وردبەوە ئەو جار معنای تۆ ڕازەکەی خوات خۆش دەوێت سبحانه وتعالى چونکە پەیوەندی نێوان ئێمە لە خزمەت خوادا چییە بەندایەتیەکە بە چۆن یعنی لە ڕێی قورئانەوە ئێمە بەهۆی قورئانەوە دەتوانین بەندایەتی ڕاست و دروست بۆ خوای پەروەردگار بکەین قورئانیش لەلایەن کێوە سەداسەد جێبەجێ کراوە بەو شێوەیە کە بۆ قورئان شایستەیە لەلایەنی پێغەمبەرەوە صلى الله عليه وسلم بۆیە ئەوجا تۆ دەبێت تەماشاکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن مامەڵەی لەگەڵ قورئاندا کردووە چۆن لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوجا خەلیفە ڕاشیدەکانی هاوڵانی دوای تابعین و دوای جیلی دوای ئەوان ئەوانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووتی باشترین سەدەن دەبێت تەماشا بکەی ئەوانە چۆن مامەڵەیان لەگەڵ قورئاندا کردووە ئەتۆش دەبێت ئاوا مامەڵەی لەگەڵدا بکەی ئەگە بتەوێ بەڕاستی بەندایەتی بۆ خوا بکەی بەڵێ مامۆستا گیان لە کتێبی ئیسلام و دەوڵەتداری کە بەرجی دووەمە تایبەتە بە سیاسەت و حکومڕانی لەوێدا زۆر لە ناوڕۆشی بابەتەکان من دەسمە بابەتیشی دیکە کە بە پێویستی دەزانم لەوێدا لە ڕوونکردنەوەی سەروەری باڵا و ڕەها هیخوا و شەریعەتەکەیەتی مەبەستم لێرەدا ئەوەیە زۆر جار ئێمە پابەند دەکرین بە شتێک کە سەروەری خەڵکی دیکەی تێدایە بابەتی دیکەی تێدایە کە لەوێدا لەم بابەتە کە ئاەتی 59 سوڕەتی ئەنیسایش تێدا ڕوون کردوتەوە ئەوەت ڕوون کردوتەوە کە سەروەری باڵا و ڕەها هیخوا و شەریعەتەکەیەتی هیچتی دیکە نییە هی خەڵکی دیکە نییە جا ڕۆشنایەکی ئەگەر بە پێی پێویست بخێس بەڵێ ئەو کتێبە کتێبی دووەمی مۆسوعەی ئیسلام و دەوڵەتداری ئیسلام و دەوڵەتداری هەمووی لەبارەی ئیسلام و حکومڕانیەوەیە بەس ئەو کتێبە بنەماکانی حکومڕانی هێناو من جایکێ لە بنەمایەکان ئەوەیە کە سەروەری باڵا و ڕەها هی قورئانە هی بۆ خوای تەعالایە بۆ شەریعەتەکەیەتی تا شەریعەتەکەشی لە قورئان و ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام بەرجەستەیە کەواتە بۆ هەر خەڵکێکی موسڵمان سەروەری ڕەها موطلق هی خوایە إن الحكم إلا لله حكم دادوەری کردن و بڕیاردان تەنیا هی خوایە سبحانه وتعالى أمر أن لا تعبدوا إلا إياه فەرمانی کردو تەنیا ئەو بپەرستن ئێمە چۆن خوا بپەرستین حکومڕانی خوا لە چیدا بەرجەستەیە لە قورئاندا بەرجەستەیە لە دوای قورئان لە ڕێبازی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام بۆیە خەڵکی خۆی بە موسڵمان دابنێ دەبێ ئەگەر پەرلەمانی دەبێ حکوومەتی دەبێ دەسەڵاتی دادوەری دەبێ هەرچی دەبێ وەکو لەم هەرێمی کوردستانی ئێمەدا هەیە هەرچەندە و دامەزراوانە هەمووی لە کار خراون و هەمووی بێعتیبار کراون و لە نێوڕۆژ خوان خاڵی کراونەوە بەڵام یعنی گریمان ئەوە دامەزراوانە هەموو لە شوێنی خۆشیان دابن نابێ لە هیچ کام لەو دامەزراوانەوە بڕیارێک دەرچێ پێچەوانی شەریعەتی خوای پەروەردگار بێ کە ئەوە کاتی خۆی لە ڕەشنووسی دەستوری هەرێمدا وەکو چۆن لە دەستوری عێراقیشدا هاتووە
دەستوری حکوومەتی نێوەندی ئەوە باشترە بگوترێ نابێ هیچ یاسایەک دەرچێ لەگەڵ یەکێک لە نەگۆڕەکانی شەریعەتدا دەست بوەستێ ئەوە باشترە بۆی خەڵک وانە زانێ کە تۆ کاکەجا باشەمە یاسای هاتو چۆ لەکوێ قورئان و سونەت دەریبێنین لەکوێ دەریبێن بەڵێ لەو شوێنە دەریبێنە کە خوا دەفەرمێ إن الله يأمر بالعدل والإحسان لەو شوێن دەریبێنە کە وتعاونوا على البر والتقوى ئایا یاسای هاتو چۆ کە لەو سایدەوە بێن و لەو سایدەوە بڕۆن و لەوێ بوەستن و لەوێ ئەوە بکەن و پابەند بن بەرژەوەندی تێدا نییە بە تەواو لە هەر شوێنێ بەرژەوەندی هەبوو لە هەر شوێنێ دادگەری هەبوو لە هەر شوێنی خێر و خۆشی هەبوو دینی خوا لەوەیە أينما وجد العدل فثم شرع الله أينما وجدت المصلحة فثم شرع الله دادگەری لەکوێ بێ بەرژەوەندی لەکوێ بێ خێر و خۆشی خەڵک لەکوێ بێ ئەوە شەرعی خوا لەوەیە کەواتە تۆ پێویستت نییە بۆ یاسای هاتوچۆ بۆ یاسای کشت و کاڵ بۆ بواری بازرگانی بۆ بواری هەمووی دەلیلی قورئان و سونەت بینی نەخێر چونکە خوا سبحانه وتعالى ئەم دینەی خۆی وا هەڵخستووە هەرگیز پەکی مرۆڤ ناخا لە بواری ئیمان و عەقیدە و پەرستشەکان کە گۆڕانیان بەسەردانایە خوا یاسای وردەکاری داناوە تەفسیل فی الثەوابت ئەو شتانی نەگۆڕن شەریعەت چۆتە نێو وردەکاریەکان بەڵام ئیجمال فی المتغیرات ئەو شتانەی دەگۆڕێن شەریعەت بە کورتی باسی کردوون لە بواری بازرگانی بواری حکمڕانی بواری ئیدارەدان بواری ژیان و گۆزەران ئابووری جەنگ و ئاشتی شەریعەت نەچۆتە نێو وردەکاریەکان بۆ دەستەواڵەکانی مرۆڤ بۆی کە خەڵک مەجالی هەبێ بواری هەبێ ئیجتیهاد کە عەقڵی خۆی بەکاربێنێ چونکە لەو بوارەدا عەقڵی ئینسان کار دەکا بەڵام باشە من چۆن خوا بپەرستم خوا بە چی لێم ڕازی دەبێ باشە بەهەشت چۆنە دۆزەخ چۆنە باشە من چۆن لەگەڵ فریشتەکاندا مامەڵە بکەم چۆن ئەمە لە سەروی عەقڵی بەشەرەوەیە دەبێ خوا پێت بڵێ بۆیە هەموو ئەو شتانەی لە مەودای عەقڵی بەشەردانین وحی تەدەخلی لەماندا کردووە بەس ئەو شتان لە مەودای عەقڵی بەشەردان ئایا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاوا مێزێکیان لە پێش و ئاوا دوو کەس ئاوا دابنیشن کورسی ڕەنگە لە هێندێ شوێنان بوو بێ بەڵام ئەوە بووە بەو شێوێ بووە نەخێر ئەمە بواری هەڵس و کەوتەکانە زانایان دەڵێن لە بواری عیباداتدا الأصل في العبادات المنع إلا ما شرعه الشارع لە بواری خواپەرستیەکاندا ڕێلێگیران ئەسڵ و بناغەیە مەگەر ئەوەی شەریعەت دیاری کردبێ والأصل في المعاملات الإباحة إلا ما منعه الشارع بناغە لە هەڵس و کەوتەکاندا ڕێپێدانە مەگەر ئەوەی شەریعەت قەدەغەی کردبێ ئەگەنا چۆن مامەڵەی بازرگانی دەکەن ئابووری دەکەن کۆمەڵایەتی دەکەن مامەڵە چۆن بەرژەوەندیە چۆن خێر و قازانجە وا بکەن مەگەر شتێک شەرع قەدەغەی کردبێ بۆ ئێنە لە بواری ئابووریدا شەرع دزی و احتیکار و ڕێگری و غەسب و مەسەلەن سوود و ڕیبا و ئەوانەی قەدەغە کردوون غەش و بەڵام غەیری ئەوە وأحل الله البيع وحرم الربا ڕێگا ئاشوغە هەروەها لە بواری هەڵس و کەوتە سیاسیەکاندا شەریعەت نەچووە بۆمان دیاریکە دەوڵەت چۆن دروستکەین بەڵام بنچینەکانی بەیان کردوون وأمرهم شورى بينهم وأطيعوا يا أيها الذين آمنوا أطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم هندێک ثەوابی تووشینە گۆڕی داناون إن الله يأمر بالعدل وإذا حكمتم بين أن تحكموا بالعدل هندێک بناغەی داناون بەڵام فراغ و بۆشایەکی زۆرشی بەجێ هێشتە بۆی عەقڵی بەشەر بە پێی پیاویستی خۆی پڕیان کاتەوە بۆی دەست و پێی خەڵک نەبەسترێ بەڵێ لەسەر مۆڵەتی جەنابی مامۆستا یەک ناوبڕی کورت وەردەگرین و بەردەوام دەبین بەڕێزان دوای ئەو ناوبڕە بەردەوام دەبین دووبارە سڵاوتانە بێ خۆشەویستان بەردەوام دەبین لە ئەڵقەی چلەم لە بەرنامەی ڕۆشنایی مامۆستاجان لە بنەمە شەریعەکانی کۆمەڵی ئیسلامی کە ئەو کاتە بەو ناوە شتێکی تێدایە کە دەڵێ تەنیا قورئان و سونەت ئیجماع پابەندکەر مولزەمن بۆ دینداری نەک هیچ ناونیشان و قسە و باسێکی دیکە جا من مەبەستەکەم لێرەدا ئەوەیە کە پابەندی بە قورئان و سونەت پابەندی بە قورئان و ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ ناونیشانێکی نهێنێ بەڵێ ئەمە چۆن مەبەستمەوەیە یەکێک دێ بە ناوی مەزهەبێکی دیاری کراوە
یاخود بەناوی تەریقەتێکی دیاری کراوە یا بەناوی مەشرەبێ وەکو وەهابیگەری و مەسەلەن چی و چی مەدخەلی و ئەوە یەکی دیکە بەناوی شتێکی لایەنێکی ئیسلامی ئەوە کاکە دەبێ ئەوە قسەی من مەسەلەن دینە و پابندکەرە ئەوانە هیچی وانە ئەوەی بۆ ئێمە پابندکەرە فەرمایشتی خوایە و دوای ڕێبازی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم ئەمما ئەوەی دی هەمووی بۆ چوونی مسلمانانە چ لە ڕووی فیقیەوە بێ چ لە ڕووی قوتابخانەکانی عیلمی کەلام و عەقیدە و فیکرەوە بێ چ لە ڕووی قوتابخانەکانی تەزکیەوە بێ چ لە ڕووی بۆچوونەکانی دیکەوە بێ هەمووی تێگەیشتنی مسلمانانە تێگەیشتنی مسلمانان دین نییە بۆ مسلمانان تێگەیشتنی ئەوانە لەبارەی دینەوە ئێمە بەڕاستی ئەگەر تێگەیشتن لە دین و خودی دین لێک جا نەکەینەوە ئەو کاتە سەرمان لێ دەشێوێ جا تێگەیشتن لە دین بۆ هەموو کەس هەروایە بۆ هەموو کەس تەنانەت هاوڵانیش خوالیان ڕازی بێ زانیان دەڵێن ئەگەر هاوڵان خوالیان ڕازی بێ کە باشترینی خەڵک بوون چاکترین کەس بوون لە خزمەت پێغەمبەردا بوون صلی الله علیه وسلم و باشترین کەس بوون چاک لە قورئان تێگەیشتون ئەگەر ئەوان هەموویان لەسەر شتێک کۆبوون لیان وەردەگری ئەگەر ڕازیا بوون بۆ خۆمان سەرپشتی وەڵام من ئەو قسەی عومەری کوڕی خەتابم پێ جوانترە لەوەی عەبدوڕەحمانی کوڕی عەوف وەڵاهی سەعدی کوڕی ئەبی وەقاصم پێ جوانترە لەوەی معادی کوڕی جەبەل وەڵا ئەوەم پێ چاکتر هیچ غوباری لەسەر نییەوە بۆ مادام ئەوان لەسەر شتێک کۆنە بوو بن کەواتە بواری تێدا هەیە کە بواری تێدا هەیە ینی مەجای تێدا هەیە زیاتر لە بۆچوونێک هەڵدەگرێت ئەو بابەتە و خەلیفە ڕاشیدەکان خوالیان ڕازی بێ لە دوای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیان کردووە عومەر خوالی ڕازی بێ کە خەلیفەی موسڵمانان بوو دووەمین حوکمڕانی موسڵمانان دووەمین خەلیفەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جارێ بۆچوونێکی هەبووە کە من لەو مەسەلەی وا تێگەیشتەوە بەس مسلمانە ئێوە ڕای خۆتانم پێ بڵێن ناڵێم ڕایەکەی من یەکسەر تەبەنی بکەن بۆیانە لەبارەی دابەشکردنی سەوادی عێراق سەرزەمینی عێراق کە من ڕام وایە دابەشی نەکەین بەڵکو بەدەستی خەڵکەکەی خۆی بمێنێتەوە و ئێمە خەراجیان بخەینە سەر ساڵانە ئەوەندەمان بدەنێ ئەوان باشتر سوان ڕەنێوی بێنن هاوڵانیش جەنگاوەرەکان پێوە مەشغوڵ نابن و دواییش ئەگەر بێت و ئەوە دابەشکەین کە شوێنێکی زۆر بە پیت و بەرەکەتە شوێنی دیکە دەگرین ئازاد دەکەین پێویستیان بەو خەرجیە دەبێت کە لەو وڵاتە دەردەچێت ئەگەر ئێستا ئەوە ببێتە مڵکی شخصی چۆن سوپای مسلمانان تەجهیزکەین و چۆن شارەکانی دیکە ئاوەدام بکەین و چۆن خەرجی و مەسرەفی دەوڵەت بکێشین کۆمەڵێک لە هاوڵان یەکێک لەوانە بیلالی حەبەشەیی بوو خوالی ڕازی بێ یا و هێندێکی دیکە دایانگوت ئەوە هی ئێمەیە بە شمشێرەکانی خۆمان گرتومانە بۆ لێمان مەناع دەکەی بۆ سەرماندا دابەش ناکەی ئەویش دەگوت ئاخر ئەوە خۆ ئەموالی منقولە نییە تا سەرتاندا دابەشکەم ئەمە ئەموالی غێر منقولەیە نابێ و بەڵگەی دێنە بەڵام بەڵگەکەی نەگەی بۆ ئەنجامێکە بڵێ ئەوە خۆی تەلەوەی فەرمووان تا دوایە هەر ڕاوێژی کرد و ئەوانە زۆربیان ڕایان هاتە سەروێک کە دابەش نەکرێ باشە بۆی ڕوندەکردنەوە چەندی پێشوو دوایی استدلالی بەو ئاەتەی سوورەتی حەشر کرد ئەو سێ ئاەتە کە دەفەرمێ للفقراء المهاجرين الذين أخرجوا من ديارهم وأموالهم يبتغون فضلا من الله ورضوانه وينصرون الله ورسوله أولئك هم الصادقون دعاء والذين تبوأوا الدار والإيمان من قبلهم دعاء والذين جاءوا من بعدهم تكواتا بەشی هەموو کۆچکەرانی تێدایە چکە باسی فەیئە ئاەتەکەی پێشێ لە سوورەتی حەشر باسی فەیئە باسی بەشی هەموو کۆچکەرانی تێدا بەشی هەموو پشتیوانانی تێدا بەشی ئەوانەشی تێدا کە لە دوای وان دێن تەواو بەڵگەکەی زۆر ئەوە بوو چکە خوای تەعالی بۆ هەمووانە ئەمجا ئیدی بە ناچاری ئەوانی کە بێدەنگ بوون مەبەستم ئەوەیە شتێک کە بە ناوی دینەوە دەگوترێ دەبێ بەڵگەیکی ڕون و بێسەند و شوونت هەبێ ئەگەر ناوی دیکە تێگەیشتن لەبارەی دینەوە ئەگەر تێگەیشتنی عومەری کوڕی خەتابیش بێ خوالی ڕازی ئەگەر تێگەیشتنی هەر کەسێک بێت تێگەیشتنی ئەوە لەبارەی دینەوە نابێ هیچ کەس هیچ زانایەک وا تەماشاکە هەرچی ئەو گوتوویەتی بێنێ وەکو دین تەماشایکە ئەنە دینمان زۆر دەبن
ئەتۆ متوانێت بەو زانایکی دیکە بەوی دیکەوی دیکە بەوی دیکەوی دیکە بەوی دیکە دینما زۆر دەبن تێگەیشتە لەبارەی ئاینەوە جااو تێگەیشتە ڕەنگە بۆ ئێستا ڕاست بێ ئەم زروفە بگۆڕێەوە ئەم ژینگەیە بگۆڕێ ڕەنگە بۆ شوێنەکەی ڕاست نەبێ وەک پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ خۆی فەرمووی ڕێم لێگەربوون سەردانی گۆڕستان بکەن بەڵام ئێستا دەڵم سەردان بکەن پێشێ بۆ ڕێی لێگەربوون دینەوە خەڵکەکە بچن لە قەبرەکان بپاڕێ دوای بۆ ڕێدان چکە دەزانی تازە ئیمان و عەقیدەیان شەسپیوە فەرمووی ڕێم لێگەربوون کە گۆشتی قوربانی پاشەکەوت بکەن ئێستا کەیفی خۆتانە پاشەکەوتی دەکەن چی لێ دەکەن ئەو کاتە فەرمی ئینەما نەهەیتکم من ئەجلی دافە بۆیە ڕێم لێگەربوون پاشەکەوتی کەن خەڵکێکی غەوارە و فەقیر و هەژار هاتبوو بۆ حەجە و ساڵە ئەگەر خوێن گۆشتەکەتە هەڵگر بەوان لەبەرسان دەمردن پێشێ بۆ ڕێی لێگەربوون لە قاپ و قاچاغی دەفری کە شەرابیان تێدا خواردونەوە بەکاریان بێنن فەرمونووەکو خەیاڵیان بەلای شەراب خۆریدا بچێتەوە جارێکی دیکە و لێ نزیکن دوای ئەوەی کە تەواو عەقڵ دڵیان چەسپا لەسەر ئیمان و ئیسلام و ئەوانە ئەو فەرموو بەکاریان بێنن کەواتە جاری وا هەیە ئەو تا پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام شتێکی بۆ کاتێک فەرمووە دوای کە کاتەکە بەسەر چووە عولەمای ئیسلام هەموو لەسەرەوە یەکدەنگن ئەوانەی کە ڕاسیخن لە دین تێگەیشتون نەگەوێ هەر شتێک بێ بە ناوی پێغەمبەر سۆسمیان بە ناوی ئیسلامەوە نەقڵ کرابێ لە کتێبێکەوە دەیهێنە نا ئەوە تێگەیشتن نیە لە دین تێگەیشتن لە دین ئەوەی تۆ بێنی ئەوە بۆ شوێ گوتراوە بۆ کەی گوتراوە بۆ وێنە القەرافی کتێبیشیە بە ناوی الإحكام في تمييز الفتاوى عن الأحكام وتصرفات القاضي والإمام دەڵێ هەموو ئەو دڵێ و حکمانەی بەڵام دەبوو بڵێ ئەو فتوایانەی مەبنایان لەسەر ژینگە و لەسەر عادەت و نەرێتێکە کاتێک ئەو ژینگە و عادەت و نەرێتە گۆڕا فتواکە دەبێ بگۆڕێ ڕێک وەک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کردوویەتی هەروەها ئیستدلال بەوەش دەکەن کە پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم لەسەر ڕۆژگاری خۆیدا نرخی لەسەر شت دانەناوە وتوانە یا ڕەسوول الله ئەلا تسعر لنا نرخمان بۆ لەسەر شت دانانی فەرمیتی لا أسعر إن المسعر هو الله ئەم نرخ لەسەر شت دانانێ نرخ لەسەر دانەر خوایە دوایی کە لە سەدەمی عومەری کوڕی خەتابدا خوا لێی ڕازی بێ ئەو نرخی لەسەر شت دانە گەنم بەوەندە جۆ بەوەندە مێوش بەوەندە ئەوە بەوەندە ئیمام مالیک ڕەحمەتی خوای لێ بێ تەماشای دەڵێ چی دەڵێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە ڕۆژگاری خۆیدا ئەوەی کرد کە بۆ خەڵک باش بوو عومەریش ئەوەی کرد کە بۆ خەڵک باش بوو واتە لە ڕۆژگاری پێغەمبەردا سەڵڵەهو عەلەیهی وسەلەم بازرگانەکان قۆڵبڕ نەبوون بە زۆر قیمەتی زۆر یا قۆڵی خەڵک ببڕن بەڵام لە سەدەمی عومەردا خەڵکی زۆر هاتە نێو ئیسلام و بازرگانی وا پەیدا بوو وەکو کوردەواری خۆمان دەڵێ سەی بە پێستەوە بخوا قۆڵبڕ ساختە چی نرخ لە سەشتەکان دادرا ئەو کاتە وا باش بۆ خەڵک لە سەدەمی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم بە پێویستی نەزانیوە کەواتە هەموو ئەو فتوا حکمانەی کە پەیوەستن بە ژینگەوە بە ڕۆژگارەوە بە عادەت و نەرێتەوە وەختی عادەت و نەرێت و ڕۆژگارەکە دەگۆڕێ ئەویش دەگۆڕێ بەڵێ جا ماوەسە بۆ ڕۆشنایی زیاتر خستە سەر ئەم بابەتە بە تایبەتی ئەو وتەی کۆتایی لە کتێبی شوێنکەوتنی سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم نێوان کەم تەرخەمی و زێدە ڕوویدا لەوێ ئەم بابەتت هێناوە بە شێوەیەکی دیکە کە دەفەرمووی بەبێت دەست بە کتێبی خواوەگرتن بە تێگەیشتن و شوێن کەوتنەوە ناتوانین بە شێوەیەکی ڕاست و ویسترا و شوێن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بکەوین لە نێوڕۆشتدا مەسەلەن هەندێک بابەتت باس کردووە بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕەوتێکدا فەرمایشتێکی هێناوە لێرەدا ناکرێت بانگەوازکارێک بە هەمان شێوە ئەمە ڕەوتەی یان ئەم وتەیە پێغەمبەری صلی الله علیه وسلم بڵێتەوە بۆی گرفت دروست نەبێ چونکە زۆر جار پێغەمبەر بە حکمی ئەوەی کە وەکو حاکم بەسەر مسلمانان شتێکی وتووە لە شوێنێکدا وەکو ئامۆژگاری جا لۆی پابەندی تەواو بە سونەتەوە ببین چۆن مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکەین بەڵێ دەبێت سنت و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو خۆی بناسین من لە کتێبەکانی خۆم دەباسم کردووە وەزانیان باسییان کردووە کە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک شت نییە و یەک حکمیشی نییە بەڵکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەندێشتی فەرمووە وەکو سەرۆکی دەوڵەت بۆ وێنە من ئەحیا ئەڕضا مەیتەتە فەهیە لەهو هەر کەسێک زەویەکی بەیار زیندوو بکاتەوە واتە بیچێڵە و دایچێنێ و بەکاری بێنێ ئەوە بۆ خۆیەتی ئەمە وەکو سەرۆکی دەوڵەت فەرموویەتی ئەمە ناگونجێ هەر مامۆستای ئەگەر وتار بێژێک بێنێ لەسەر میبەر ئەوە بڵێ چونکە دوا دەبێتە کێشە لە نێوانی خەڵکدا پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دیارە زەویەکی دیاریکراوی داوە بە کەسێک کاکە بچۆ ئەو زەوێ بەیارە تا ئەسە نەچێڵدرا تو بەکاری بێنە بەڵام
ئەوە ئەگەر سیفەتی سەرۆکی دەوڵەتی نەبێ مامەستایەک لێرە و پارچەزەوێکی دیاری کراوە بۆ کەسێکی دەڵێ ئەوی دیکە بۆیەکی دیکە ئەوی دیکە بۆیەکی دیکە هەمویان دەستە سەری هەر کامیشان دەڵێ منە دەبێتە کێشە گرفت بەڵام ئەگەر یەک جیهەت کە سەرۆکی دەوڵەتە گوتی تەواو یعنی تەواهی ویە هەروەها پێغەمبەر سڵ هەندێشتی فەرمووە وەکو قاضی فەرموویەتی هەندێشتی وەکو مفتی فتوای داوە بۆ وێنە هندی خێزانی ئەبوو سوفیان گوتوێتی ئەبوو سوفیان پیاوێکی چروک و ڕشتە هێندەم ناداتێ بەشی خۆم منداڵەکانم بکە ئەویش فەرموویەتی خوذی ما یەکفیکی وەوەلەدەکی بالمەعروف ئەوە دی بەشی خۆت و منداڵەکان دەکە بەشێش پەسەند لێگردەوە نەی فەرموو لێ بدزە لێگردەوە ئایا هەر کەس ئافرەتێک چۆ لای مامۆستایەک و گوتی مێردەکەم هێندەم ناداتێ بۆی هێ بڵێ لێ ئەوە بکە نەخێر دەمێ درۆ دەکا پێغەمبەر سۆسم بەتەکی ڕوونی کردوێتەوە یان متمانەی بە ئافرەتە بوو کە ڕاز دەکا یاخود هەندێشتی فەرمووە پێغەمبەر سۆسم وەکو سروشتی بەشەر یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ضەبی نەخوات ضەب یعنی بزنمژە جۆرە ژیاندارێکە لە بیابان دەژی فەرموویەتی تەعافه نەفسی نەفسم بێزم لێ دەبێتەوە بەس نەی فەرمووم مەیخۆن ئێوە خەڵکە خواردوێتی خارید لە پەنای خواردوێتی و پێغەمبەر سڵ سەلەم حەلوا و هەنجوینی پێخۆش بووە ئایا سونەتە هەنجوین و حەلوا یاخو خورما بخورێ وەکو لەوێدا باسم کرد وەکو برایەکمان هەبوو وەیزین سونەتە هەندێک خورما خواردبوو معدەی سوتا بوو نە سونەت نییە پێغەمبەر سڵ سەلەم پێی خۆش بووە وەکو سروشتی مرۆڤ پێی خۆش بوو بۆشی باش بوو بۆ خراپ نەبووە ئەدی ئایا کەسێک شەکرەی هەبێ دەبێ بڵێ وڵا لەبەرەوەی پێغەمبەر سڵ هەنجوینی خوارد و حەلوای خۆمیش دەی خۆم ناخێر کەواتە دەبێ بزانی ئەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی و کردوێتی چۆنی کردو بە چه سیفەتێک بە سیفەتی سەرۆکی دەوڵەت بە سیفەتێکی دادوەر بە سیفەتی مفتی بە سیفەتی سروشتی بەشەری بە سیفەتی ڕێنماییکردن کە وا بکەی چاکە دەبێت تەماشا بکەیت داخوا بە چۆنی فەرمووە چۆنی کردو تو ئاوا لێ وەربگری بۆچی بۆ وێنە هیچێک هاتوۆتە لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە صەحیح بوخاری دادوێتی یا ڕەسوڵ الله ئەوسینی ئامۆژگاری بکە سێ جاران گوتوێتی ئەوسینی هەر سێ جارە فەرمیوتی لا تەغضەب تووڕە مەبە ئایا تو هەر کەسێک هات بۆ لات بکەی کاکە ئامۆژگاری بکە دەڵێ تووڕە مەبە ڕەنگە کابرا خۆی کەسێکی هێمن لەوانەیە ئەسڵەن وا پێویستە بڵێ کاکە جارجار تووڕە بە بۆی زوڵمت لێ نەکرێ وەکو شافیعی ڕەحمەتی خوای لێبێ لێی ژێردراوەتەوە ئەگەر ئەویش نەبێ پندێکی عەرەبی دەڵێ من استغضب ولم يغضب فهو حمار ومن استرضي ولم يرضى فهو شيطان هەر کەسێک تووڕە بکرێ و تووڕە نەبێ ئەوەی کەرە هەر کەسێک رازی بکرێ و رازی نەبێ ئەوە شەیطانە کەواتە تۆ لە نێوانی سەگ و لە نێوانی کەر و شەیطاندا بە مرۆڤ بە جارێ پێویست دەکات تووڕەبی جارێ وا کە عوزریان بۆ هێنایە پۆزەشیان بۆ هێنە دەبێت چاپۆشی هەبێ نەکە لەسەر قسەی خۆت بی مەبەستم ئەوەیە سنەت و ڕێبازی پێغەمبەر سڵ سەلەم دەبێ وەکو خۆی بیناسین و پۆلێنی کردن لەو کتێبانەدا کە ئەمەژەمان پێدان ورتر باسم کردووە جا مامۆستا بەگەڕان بەنێو کتێبەکاندا لەو پابەندی بە قورئان و سونەتەوە یان ڕاستتر بنم ڕێبازی پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەبینم ئیسلام زۆر لەوە گەورەترە کە هەندێک کەس بە تایبەتی ئەوەی بابەی عەلمانی اون بابەتە زۆر باز لەوە دەکەن کە ئیسلام پەیوەندیەشی ڕۆحیە لە نێوان مرۆڤەکان و خوای خۆی و هەر پەیوەستە بە عیبادات و ناسنە نێو وردەکاری یان ئەو وردەکاریانە بە نادیدە دەگرن لێرەدا گرفتەکە دروست دەبێ ئەو زیانانەی پێمان دەکات لە پابەند نەبوون بە قورئان و سونەتەوە چین جارێ ئەوە کەسانێکی عەلمانی کە وا حاڵین لەبەرەوەی قیاسی ئیسلام دەکەنە سەر نەسڕانیەت ئاین نەسڕانی دوای ئەوە شێوێنرا و تێکدرا وای لێ هاتۆ کە پەیوەندیی ڕوحی نێوانی مرۆڤ و خوای پەروەردگار بێت هەر لە بنەڕەتیشدا ئاین نەسڕانیەت کە هات وانە هات کە بەرنامەیەکی تێر و تەواو بێ بۆ عیسا عەلەیهی سەڵات وسەلام تەنیا بۆ بەنو ئیسرائیل هات بۆ گەلی جوولەکە هات و عیسا بۆ خۆی لە گەلی جوولەکە بوو هەر بۆ ئەوانیش هات لە سوورەتی سەفدا هاتووە کە عیسا عەلەیهی سەڵات وسەلام دەڵێ یا بەنی ئیسرائیل إنی رەسوول الله إليكم مصدقا لما بين يدي من التوراة ومبشرا برسول يأتي من بعد اسمه أحمد
بەڕازدانەری کتێبەکەی پێشخۆم کە تەوراتە و مژدەدەریشم بە پێغەمبەری دوامین کە ناوی ئەحمەدە عليه الصلاة والسلام کە محەممەد المستەفایە. عیسا عليه الصلاة والسلام لە بنەڕەتدا بۆ نەهات بوو بەرنامێکی تێروتەوە بۆ گەلی جوولەکە بێنێ، بەرنامەکەیان بریتی بوو لە تەورات، هاتبوو هەندێشت کە لە تەوراتدا هەیە وەکو سزادانی گەلی جوولەکە خراپەیان کردو سزای داون ئەوشتان لێ قەدەغە بۆشتان لێ قەدەغە بۆ ئەوانە یا هەندێک ئەرچیان خراوەتە سەرشان لە حاڵەتی ئاسایی بەدەرە هاتۆ شتانە لابەرێ ولأحل لكم بعض الذي حرم عليكم هەندێشت کە لێتان قەدەغ کرا بۆی گوناح و غەڵەتەکانتانە بۆتان ڕەوا بکەمەوە. عیسا عليه الصلاة والسلام ئاوا هاتبوو. جا ئیسلام قیاسکەیە سەر نەسڕانیەت زوڵمێکی گەورەیە. چوار ئینجیلەکان تەماشاکە کە خوا ئینجیلێکی بۆ عیسا ناردووە ساوان چواریان هەن ئەو چوارشان لێنێ 50دا لەنێو 70دا هەڵبژاردوون وەکو من لە مۆسوعی دەرەوشاوی ئیمان و پوشەڵی ئیلحاددا باسم کردووە لەبەر ڕۆشنایی زکماک و عەقڵ و زانست و وەحیدا بە تەفسیل باسم کردووە سەرچاوی سەرهەڵدانی سیکۆلاریزم لە ڕۆژئاوا. بەڵام چوار ئینجیلە کە تۆ تەماشایان دەکە هیچی ئەوەی تێدا نییە، شەریعەتی تێدا نییە، بەرنامەی ژیان نییە. بەڵام قورئان و سنەتی ئێمە خوای تەعالا چۆتە نێو هەموو شتەکانەوە. یعنی شریعەتی ئیسلام کە لە قورئان و سنەتدا لە قورئان و ڕێبازی پێغەمبەر هەڵسەم بەرجەستەیە، هیچ پنتێکی ژیان نیە، هیچ بوارێکی نییە کە قسەی لەسەری نەبێ. جا ئەوەی کە بە ئیجمال و بە کورتی قسەی لەبارەوە بکە یاخود بە وردی و بە تەفسیل قسەی لەبارەوە بکە بە پێی سروشتی بابەتەکان. بۆیە ئەوە تۆمەتێکە یاخود بوختانێکە بۆ ئیسلام دەکرێت کە وەڵا ئیسلام بریتێ لە پەیوەندی نێوانی مرۆڤ و خوا. ئەی چی لە هەم ئاەتانە دەکەی کە باسی سزا شەریعەکان دەکەن، باسی چەسپاندنی دادگەری دەکەن، باسی لابردنی و زوڵم و ستەم دەکەن، باسی ئاوەدانکردنەوەی سەرزەوی دەکەن، باسی پەیوەندی نێوان دەوڵەتان دەکەن، باسی لایەنی ئابووری دەکەن، باسی لایەنی کۆمەڵایەتی دەکەن، باسی جەنگ و ئاشتی دەکەن. ئەوانە پەیوەندی نێوانی مرۆڤ و خوایە سوبحانەهو لە بەتەنە یاخود پەیوەندی نێوان مرۆڤ و مرۆڤەکانە و مرۆڤەکان و خوای پەروەردگاریش. بەڵێ کۆتا پرسیارم جەنابی مامۆستای لە ڕۆژگاری ئێستادا بەگشتی من باسی زیهان دەکەم. بەڵێ ئەم گرفتانەی کە ئێستا دێن بەشێکی یان بەشی هەرە زۆری ئەوە نییە کە ئێمە پابەند نەبووین بە قورئان و ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە جیهان بە شێوەیەکی گشتی بەو ئاراستەیەدا ڕۆیشتووە. ئەگەر بێت و بەپێی قورئان و ڕێبازی پێغەمبەر باین مرۆڤایەتی بەم شێوەیە گوزەری دەکرد گومانی تێدا نییە. جا خۆگەر ئەگەر مرۆڤایەتی ئەکەوە ئەرچی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چاوساغ و چاودێری مرۆڤایەتی بن و کەذالک جعلناکم ئومەتەن وەسەطا لیتەکونوا شوهەداء عەلی الناس. بەڵام ئێستا بەداخەوە موسڵمانان ئەو ئاستەیان نییە ئەگەر نادەبوایە ئێمە چاودێر و مامۆستا و چاوساغی مرۆڤایەتی بین. ئەگەر وا بوایە ئەو خێروبێری ئێستا لەسەر زەوی هەیە، ئەو خێروبێری لەسەر زەوی هەیە، ئایا بەشێ و 8 ملیارە ناکە کە لەسەر زەوی هەیە؟ ئێستاش لەگەڵدا بێ هەندێک کۆمپانیا و شەریکات هەن دەغڵ و بەرهەمێک کە دێتە دەستیان لە بەحرەی دەکەن بۆی نێتە بازاڕ نرخیدا نەبەزێ. هەندێک شەریکات هەن هەندێک شت دروست دەکەن دەڵێن دەبێ وای دروستکەی بەشی 2 ساڵ بکە 3 ساڵ بکە بۆی ئەو شەریکەی لە کار نەکەوێ. ئەگەر نادەگونجێ بەشی 15 ساڵ بکە کوالێتەکەی هێندە بەرز بێ بەڵێ نای بەشی زۆری بکە. ئەو شتانەی کە دێن ئەو ئامێر شتانی تەکنۆلۆژیا کابرا دەچێت بۆ چین دەڵێ کاکە گڵۆپەکەم بۆ بێنە بەشی 2 هەفتە بکە بەشی مانجێ بکات دڵ کاکە جاوت بۆ چی دڵاخر بۆیان پێ چاکە بۆی دووبارە کابرا گۆڵبەکە ستا دووبارە ناسار بێ بکڕێتەوە. گیانەکەم ئەسڵەن ئێستا لە سایەی کاپیتالیزم سەرمایەداریدا لە سایەی ئەو هەموو تەماعی کە مرۆڤەکان هەیەە مرۆڤەکانی کە حساب ناکەن بۆ خوا بۆ قیامەت و بۆ ئەخلاق ئەوە وای لێ هاتووە خێر و بیری سەرزەوی بەش ناکە. ئێستا باسی ملیاری زێڕین دەکەن 20 الملیار الذهبی دەڵێن ئەو 8 ملیار مرۆڤەی لەسەر زەوی زۆر قەڵەباڵ هەوە پێویست ناکە هەموو بمێنێ با 7 ملیاری لە بین 1 ملیاری بمێنێتەوە. لە حاڵێکدا کە وڵاتێکی وەکو کەنەدا وڵاتێکی وەکو ئوسترالیا وڵاتێکی وەکو رووسیا زۆر شوێنی دیکە هەن لە دنیادا زۆر چۆڵن چەند ملیار بەشەر هەنێندەی کە شەبن ئەو شوێنانە ئاوەدام بکەنەوە و خێروبێری زۆر زۆری لەسەر زەوی هەیە. بەڵام سیستەمی کاپیتالیزم و جیهانگیری وای کردووە کە
تاچێک بۆ ئەوی کە خۆی قازانچکە قەیناکە بە خەڵی لە بەرسان ببرێ شەڕ و شۆڵ باب زۆر بن بۆی کارگەکانی چەکی ئەوان لە کار نەکەون ئەی باشە ئەو چەکانیان دروستکردونەوە ئەو هەموو ساڕخ و قومبەلە و شتانیان دروست کردوون فیشەک و ئەی باشەگە شەڕێک نەبێ سەرفیان کا و خەرجیانکە ئەو کارگان لە کار دەکەون دەبێت ڕابوەستن بۆیە گومانی تێدانە کە ئەگەر خەڵک گەڕێتەوە بۆ قورئان و سونەت و خەڵک گەڕێتەوە بەندایەتیکردن بۆ خوا وەکو قورئان و سونەت فەرمویانە مرۆڤەکانی و هەمووتان لە خێزانێکن هەمووتان لە دایک و بابێکن بۆیەمان دروستکردن پێک ئاشنا بن بەڕێستەتان لاخوا ئەوەی کە پارێزکارتر بێ و کەس نابێ باڵا دەسوی دەکە بندەست بێ خۆ قورئان و سونەت تەنیا باسی سزای دزی و ڕێگری و زینا و بوختانکردن ناکەن قورئان و سونەت پێش ئەوە باسی کۆمەڵی بەها و قیەمی بەرز دەکەن کە مرۆڤایەتی ئەگەر پیانەوە پابند بێ بە تەبایی دەژێ و بە دادگەری وڵات فراوان دەبێت دنیا فراوان دەبێت و بە زۆر بستەم خەڵی ماڵی خۆشی لێوە تەنگ دێت چژای وڵات و دنیا جەنابی مامۆستای ئەڵقەی چل بوو لە باس و بابەتی پابەندی بە قورئان و سونەتەوە کە بەشی دووەم بوو زۆر سوپاس جەنابی مامۆستا عەلی باپیرزانە و بیرمەند کە لەم ئەڵقەی ڕۆشناییش لەگەڵمان بووی سوپاس بۆ جەنابی شێت مامۆستا محەممەد جەمیل هەروەها بۆ کاکە عەبدوڵڵا و بۆ کاکە یونوس و بۆ برانی دیکەش زۆر سوپاس دەکەین سوپاس بۆیە بەڕێز و خۆشەویستان سوپاسی هاوکارانم دەکەم تا ئەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکات